کاتێک کە من بووم بە بەڕێوەبەر لێرە داگیر کرا بۆ قاتی نۆمی داگیر کرابوو یان ئەمە پێدان نییە بەڕاستی پێدانەوەێت تۆ ڕەزامەند بی لەسەر کارێکە بیکەی لەلایەن کۆمیسیۆنی عێراقەوە کۆمیسیۆنە دوو ناوەندیان لەم بینایە بوونە سێ هۆڵی گەوریان لەم کتێبخانە داگیر کردبوو لە کاتێکا خۆشیان هەمویان 15 کەس نابوون لە هۆڵێک ئەیسام هۆڵە گەورەی کە تۆی بینی 20 کەسیش تیا دەتوانێت دانیشێت هەوان دوو هۆڵیان لێمە داگیر کردووە 15 کەسیش بوونەوە من چالاکی کتێبخانەکانم لەو هۆڵاکەم خۆخەمە لە کاتی ناساندنی کتێبێکە یان کۆڕێکە سمینارێکە نیوەی هۆڵەکە پڕبێ لە خەڵک نیوەی هۆڵەکە تۆ ناکرێت بۆ چوار فەرمان ئێستا لێرە نەماون وڵی ئەم بارودۆخی ڕوویدا ئەتوان بڵم 180 هۆکاری ئەوانن ئەگەر ئەوان نەبێن من هەموو کتێبخانەکە هێنمە قاتی دووەم یان نهۆمی دووەمی بیناکە ئەوان بە ناچاری و ینی نەک بە ناچاریش بە زۆر دەرکران هەتا ئەوەی کە نووسنگەی بەڕێز کاقوبات هاتە سەرخەت و وتی ئەم کتێبخانەی لە ناو چووە بەشێکی زۆری هۆکاری ئێوەن پێویستە بیناکە چۆڵکەن و بیگەڕێنەوە بۆ خۆیان بۆی خۆیان کەڵکی لێوەرگن